ئێستا هاوکارمان گەیلان لە هەولێرەوە لەگەڵمانە خۆی زۆر جار کاتێ باسی ماسی کوردی ئەکرێت هەندێک لە ناوچەکان ماسیان زۆر بەناوبانگە بە تایبەت ماسی هەولێر هەر زۆر بەناوبانگە هەر بۆیە لەسەر ماستی هەولێر زیاتر زانیاریمان پێبەخشێتە چەند بەداخەوە ئێستا ماستی هەولێریش کەمی کردووە هەر بۆیە هەندێک بەرهەمی سپیایی تریشە لە ئێستاە هەر بازاڕێکی تا ڕادەی گەرمیانە پێمانەڵێ بۆ نمونە چیتر بدەن لە ماستی هەولێر لە بەرهەمە سپیایەکان بەناوبانگە گەیلان سڵاوی گەرم و گوڕی من و ڕەوەن لە تۆ لە هەولێری ئازیز ماستی هەولێرمان پێ بڵە زانیاریەکان لەسەری بۆت بە تایبەتە ئەمانە بەڵێ سەعد ڕەوەن سڵاوتان لێبێت وەک خۆتان باستان لەوە کرد کە ینی بەرهەمی شیرەمەنیا خۆی با بڵێن بەرهەمی سپیایی خواردنی سەرەکی ڕۆژانەی هاوڵاتیانی هەولێری و هەرێمی کوردستانە کە خواردنێکی سەرەکیت جا هەموو زۆرێک دەگرێتەوە بە تایبەت لە نێوی ئەندە کە خواردنی زۆر دیار و سەرەکی بێت ماستی مەڕە بەڵام کە ئاماژەشتان بەوەدا بەداخۆیانی ئێستا کە وەرزی ماستی مەڕ نەماوە کە لە مانگی 1 و 2 دەست پێ دەکاتەوەکو مانگی 6 دەتوانم بڵێم ماستی مەڕ لە شاری هەولێر لە ئەو دوکانانەی کە بازە فرۆشتنی بەرهەمە سپیایەکان دەکەن لێرە پڕی دەبێت لە ماستی کوێستانەکان ئەو هاوڵاتیانی کە لە کوێستانەکان ئاژەڵ بە خێو دەکەن بە تایبەتی مەڕ و بزن و ئەو ئاژەڵانە کە لێرە پڕی دەبێت لەو ماستە بە تایبەت ماستی مەڕی هەولێر یانی ناوبانگەی زۆری هەیە بەڵام بەداخەوەی دەبینین تەنیا ژاژی و لۆر و کەشک و ئەو بەرهەمە سپیایانە هەیە لێرە من دوکاندارێک لێرە دەدوێنم زانم ئەو ئاگەر کاکە جان سڵاو لێبێت ئەگەر بیتە ئێرە پێم بڵێ ئەو بەرهەمە سپیایانە چین ئەمە چێ لە ناو ئەو پێستە داناوە باسێکم لۆ بکە بخێر بن ئەوە پەنیری پیستەی خۆمانەیە پەنیری چستانەیە ئیمەنتقەکان چستانەکانی خۆمان 3 ڕۆژ 4 ڕۆژدا بێهاتیە ئەوە هەموو وەختە نییە پەنیرێکی برێن دەگمەنە یاژەڵدارانی مەڕدارانە باقی ئەوانی تریش ژاژیمان هەیە هەر لە ناوە خۆی خۆمانە و هەشمانە تورکیە ئەو مەیرە شیر نەمانەیە خەڵک ڕغبەتی لەسرە ئەو پەنیرە خۆمانەی بەهارێ خۆماڵمان مەیرە و پەنیر چ جیاوازێکی هەر پەنیرە بەڵام ئەوەیە خێی تێنەکرایە شیر نەوەک لۆروایە ئەگەنا هەر پەنیرە هیچ فەرقەکی وای نییە و لە دەرەوە دێەوە ئێران لە ئێرانێ دێ لە جیرانەکان دێتن ژاژێ پێم وابێ گەر هەڵم نەکردبیوانیان دوسێ نەوعی هەیە هەمانە دیار بکرا ئێستاوە دیار بکرا هەشمانە خۆمانەی کوێستانەکانی خۆمانە ئیمە ڕووماڵاتی خۆمان بە نسبەت ماستیش ئێستاکە ماستی مەڕی و بزنی ناڵێم نەمایە بەسکەم بووە چووکە عیوان هاتوو بە بەران هاتوو بە نێری لە بەرەوەی وەختەکەی وایە پاییزە بەروە پاییزی دەڕۆین ئەگەنا ئێستا گەر ماستی خۆمانە هەبی ئەوە من وا سەلاجەم چۆلە دەتانم بینم بەس ئێستا وەکو ماست کەم بووە ئەو بای معمیلەکان دەکاتن بابەتی تریش زۆرە وشکی مەسەلەن پەنیری تەڕە ئەوانش ڕغبەتی زۆر لەسرە بەڵام لەبەر ئەوەی شیر کەمە ئێستاکە کەمە تێبینیەکەم کردی ینی بۆچی ئەم جۆرە پەنیرە لە ناو پیستەی ئەمەش لە ناو علاگەی ئەمە جیاوازەکەی چییە؟ قسەکە زۆر جوانە ئێستا ئەویان بەهاران کەلۆر و پەنیری تەڕ ئیسپی دەردەچی ئەمە ئەوەی دەفرۆشین باقیەکەی ماوە خێلێ دەدەین لە ناو بەڕادی گەورە خەزانی هەڵی دەگرین دەری دەینەوە لە ژاژی دەدەین ساڵی پارە بەهارەیە ساڵی پار بەهار ینی ئەوە لە خۆمە هەڵمان گرتووە بەس هەرچی ئەوەیە ڕاستەوخۆ لە کوێستانەکانی کوردستان ئەزەچای هەڵگۆردە کۆدۆیە ئەو منتیقانە ڕۆنمان هەیە معمیلمانەیە کە گەلاوێش هەر دێتن تەلەفۆنمان لۆ دەکەن ئەمەش دەچین ڕسقی خۆمانی معمیلەکانمان دەین نەخوارد اینجا ڕوونە کەشتی خۆمالیە جیاوگۆرە جاترێ ئەو تشتانەیە دەین نەخوارێ هەوڵەتن لەسەر کامیان زیاترە وەڵا خۆماڵیەکان زیاتر لەسرە بەس بە حکموی ئێستا قەیرانە و پارە نیە زیاتر مەیرە شیرنەکەی دەبن هەم سعری هەرزانە هەمی شیرنە خوێی تێدانە خەڵکەکە لە بەرزە ئەمە نرخەکەی چەندە چیلۆی ئەمایان بە چەندە ئەوە نرخەکەی تۆزە گرانە لەبەرەوەی کەمە و وەختی شەشتەکە مادیبوونی زیاترە ئەوە نرخەکەی 24,000 ئەوە نرخەکەی 12,000 ئەوە ئەویان بە 9,000 ئەو مەیرە شیرنە ئێرانە دێتن ئەویان ژاژی تورکیای دیار بکرا چیلوێ بە 7,000 خۆمانە نییە هەیە بەس ئەوەیان تورکی ئەوە خۆماڵێ بۆمکەوە تەماشای چکەیم زانین ئەوە خۆماڵیە
تامی بوونی جیا و گۆر و ئاوی کوێستان ڕووبارەکانی خواردووە تامی زۆر فەرقی هەیە ئەوەیان ژاژەکەیە ئەوەشیان ڕێک بە زەحمەت دێتە دەرێ عیب نەبێ ئەوەش پەنیری کوێستانە ئەویان تامی زۆر لەگەر سیرکە هەردوو پەنیرە بەس ئەویان ئیبهارەی بەڕادی پێدرێن ئەویان کوێستانە تامی زۆر فەرقەیە لە ڕووی نرخیشەوە ئەوە زۆر گرانترە لەوەی خەڵک لە دەرەوە داوای ئەم پەنیرە دەکەن ئەمە چۆنە ینی بەس وەرە ئێرە بە جەنابیش دەربچی پێش مشتریم هاتیە 5 کیلۆ پەنیر و 2 کیلۆ ژاژی بۆم تەرتیبات کردووە لە لایلۆنی بۆ سویت هەشتا مەسەلەن کەفاسی سویت لە زۆر وڵاتیکە لە ئەمریکاش بۆ ئەمریکاش بکیانە لە ئەوروپای شارەکان زۆربەی دەیبن هەشتا کە دێتەوە سەردانی خزمکە سوکاری دەکا لە کوردستان دێتەوە مەسەلەن ئەو وەختانە دەگاتەوە لە مەتاڕیا هەتانێتە هەولێرێ پەنیری خۆماڵی نەبە ناستەوە یان ماسی مەڕی خۆماری نەبە ناستەوە ڕاستە خۆیان شتێک لێ دەکردن زۆر دەستان خۆش بیتن سواز دەکەم بڵێ ڕەوەند ئەمە بازاڕی شەیخەڵای شاری هەولێرە ینی لێرە ژمارەش زۆر لە دوکاندارانی فرۆشتنی بەرهەمی شیرەمەنیەکان یاخود سپیایەکان لێرە هەیە من هەوڵ دەدەم کە حاجی وەگرم کا حاجی ماندوو نەبی ئەوە چێ لە دەستا ڕوود لە کامیڕێ بستوڕێنە کا حاجی ئەمە چییە ئەوی چێندەرە لە دەست بەر نەبتووە عەزلێ گامێشەوە لە کەرکووچێ لە بۆمان دێتێن پەنیرەکە بەڵێ لە کەرکووچێ لەماندەی گامێشە بە چەوریەکەی لێ گیرایە ئەوە چەوریەکەی لێ گیرایە ئای بنی قەیماغیە دەکەنە پەنیر لە کەرکووچێ لە بۆمان دێتن ئەوە ماستە لە کەرکووچێ لە بۆمان دێت تێکەرەیە ماستەی زۆر خۆشە لە کەرکووچێ لە بۆمان دێ مەطعەمەکان دەیبن خەرک دێ با زۆر لە ماستەکەی ڕازێ ماستەی خۆشە و دەیبن ئەوە ژاژی خۆمان هەیە ئێرانیە تورکیا هەمومان هەیە ئەوە کەشتی خۆمانیە ئاگا لە خۆی ئەوە کەشتی خۆمانیشمان هەیە ئەوە مەیرەی ئێرانی ئەو مەیرەشمان هەیە مەیرە شیرنە بێخێ دوو نەوەمان هەیە سوورەکەشمان هەیە و شیرنەکەشمان هەیە پەنیری مەینەبەری ئەوە تۆران خۆشترەوە مەیرەیەکە حەزی هەیە زەختی هەیە شیرنەکەی دەبا هەیە زەختی نییە سوورەکەی دەبا لە ساعرەکەشی 1000 دینار فەرقی هەیە ئەو بە هەشتە ئەو بە 700 ئەوە چیەوە تۆراغا ئەو ماستە لە چیسەی دەکەن دوی تیری پێدەرێن بە زمانی خۆمان تۆراخ لە چی دروست دەکرێتن ینی چۆن دروست ماستە لە ناو چیسەی دەکەن وشک دەبتەوە قیچەخێش تێ دەکەن و لە ناو سترانی دەکەن ئازری دەکەن ئەوجا زۆر سووریەکە زۆریان مەرەقە ئەوان پێدرێن لە بنێ کە دەبن ئەوان لەگە زەیت و زەیتون و پونجی و وشک و بیبەری تیش تێکەری دەکەن دەیخۆنیانەکەنەوە شتێکی زۆر مەقبولە کاوانە دەیخۆن ماستی مەڕ لە هەولێر یان لە کوردستان بەناوە کە دەڵی ماست ینی ماستی مەڕ ماستی هەولێر لێرە کووە ینی ئێستا کە کەم دەبیندرێ هەیبێ یاخود هەش بێ تێکەڵ ئەمە چۆنە کەمی دەچین نمایە چکۆ لە مانجی تقرە مانجی یەک ماستی مەڕی دەرەچیتن هەتا مانجی 6 تقریبان تا 6 زیاتر دەمێنێ بەس ئێستا زۆری بزنە و مەڕە تێکەرە هەیە ئەمەکە تێکەڵەیە بە زۆری بزنیش ئێستا بزنیش بە بەر عەسابێ ئێستا ئەو وەختێ ماسی بزێ خۆشە پێی دەبێت عینە مەشی ماسی مەڕێتانێ مشتریەکانتان باسنەوە مشتریەکانتان ینی سابتە تایبەتان هەیە مشتری سابتمان هەیە معمین مشتری وەفاینێ دەستی جێتکە دەکری لەمە دەکری ئارێ وەڵاو هەیە مشتریەکانوان سایە منی سپاسان دەکەم بڵێ ڕەوەن سەحر ئەوەی زانیاریەکان ئەو وتەی دوکاندارانی خاوەن بەرهەمە سپیایەکان بوو لە بازاڕی شێخەڵە سەبارەت بە بەرهەمە سپیایی و شیرەمەنیەکان کاوەکو ئاماژیان بۆ دەیانی خواستی وڵاتیان لە سەری بەتەوێت بۆنانی بەیانی زۆرە و بەلانەی هەمیشاندا ماستیمەڕ بەڵام بەداخۆ ئێستاکە بۆ مانگە دەچێت ماستیمەڕ لە هەولێر یان نەمەوە یاخود ئەگەر هەش بێتن زۆر کەم بۆتەوە.